بە بۆنێ ئەوە کە لەم ڕۆژانەی ئاخریدا و لەم مانگانی ئاخریدا بەتایبەت باسی داعش باسێکی گەرمی کوردستانیە، هێرشەکانی داعش بۆ کوردستانی باشوور دەنگدانەوە انعکاسی لە کوردستانی ڕۆژهەڵاتی بووە. هەر بە بۆنێەوە ئێمە یەکەم بابەت و یەکەم دیداری ئەم کۆدیدارانەمان تەرخان کردو بۆ باسی داعش و ئیسلامی سیاسی، هەرچەندێک کە کات هەبوو بە دوای ئەوەدا باسەکانی دیکەش دەوروژێن. من لەگەڵ ئەوە نیم کە گۆیا خەڵکی ئێران زۆر ترساون لە داعش و زۆر تۆقیون، هیچیان داعشیان نەدیوە، بەڵام هەمویان حکوومەتی ئێرانیان دیوە، هەمویان پاسداریان دیوە، کومیتەیان دیوە، حیزبوڵڵایان دیوە، بەڵام داعشیان نەدیوە. بەداخەوە کە ڕەخنەش گیرا لە مارکسیزم یا لە کۆمۆنیزم، ڕەخنەکان ڕەخنەیەکی بنیاد نەرانە و موسبەت نەبوون، ڕەخنەیەکی بەدناوکردن و بوختانکردن بوون. عەرزەکان بۆ دەماڵین، ئەگە کەسێک بەرماڵی هەبا بەرماڵی بۆ ڕادەخستن بێ ئەوەی بۆ خۆی نوێش بکە. لە تاران و تەورێز ناتوانن وا بکەن، بەڵام لە کوردستان دەتوانن وا بکەن. چونچینە بناغەی سێکۆلاریزم و جیابوونەوەی دین لە دەوڵەت لە مێژە چەسپاوە. ئێستاش مەزهەبیە تونڕەوەکان دەیکەن بە بەهانە و بە چاوی ئێمەیدا دەدەنەوە، پێستی سەریان هەڵدەخەندن، جەبا بوێرن بچن لە ساڵۆنێکدا ژن و پێکەوە لە زەماوەندێکدا هەڵپەڕن. ئێمە نابێ حەملە بۆ سەر داعش و هەر حرەکەتێکی دیکەی ئیسلامی تێکەڵ بکەین لەگەڵ حەملە بۆ خودی ئیسلام. کۆنسێرواتیڤەکانیش زیاتر کەوتونەتە بەرهێرشی کۆمەڵە لە چاو دموکرات. دموکرات ڕاستە بۆ خۆی حیزبێکی سێکۆلارە، بەڵام خەبات بۆ چەسپاندنی سێکۆلاریزم و دژایەتی لەگەڵ بڵاوبوونەوەی بیر و باوەڕی کۆنسەرواتیزمی مەزهەبی نەکردبوو بە ئامانجی سەرەکی خۆی، لەگەڵیان دەژیا، لەگەڵیان دەگونجا. ممچینە حیزبێکی ئیسلامی خراپ ڕەفتار بکە، بەڵام ممچینە حیزبێکی چەپ و سۆسیالیستیش خراپ ڕەفتار بکە.